سەربازی و نیەمجارە چیرۆکی پیاوێکی خۆبەخش دەژێڕێتەوە کە بە درێژایی تەمەنی گەورەترین خزمەتی بە مرۆڤایەتی کردووە. لە ماوەی خزمەتکردنیدا لە هەموو گوند و شار و شارۆچکەکانی پارێزگای هەولێردا کاری کردووە. ئەو خزمەتەش ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی گوازراوەی مەلاریایە کە نەخۆشیەکی کوشندەیە و ساڵانی پێشوو خەڵکێکی زۆر لە کوردستان و ناوچەکە بە دەستی ئەوە دایان ناڵان. ماوەی 27 ساڵە طبعاً پاش خانەدیشم 41 ساڵ خزمەتم هەیە لە فەرمانی تەندروستی هەولێر بەڕێوەبردننی تەندروستی هەولێر. 27 ساڵیش تقریبا لە 27 ساڵە لە مەلارەی کار دەکەم کە سەر بە بەڕێوەتی کاروباری تەندروستیە. ئیش و کارم ڕۆژانە سەردانکردنی بنکە تەندروستیەکانە بۆ وەرگرتنی نمونەی خوێن لەو کەسانێک کە تاولار زیان هەیەیان تووشی مەلاری نەخۆشی مەلاری ئەبن. لە هەمان کات هاوبەشم لە ڕشاندنی ئەو کۆمەلگایانەی کە ئاوارەکانی تدایە لە دەوای فەرمانگا حکومیەکان لە ئەو جیانێک کە پێویستی بەڕشاندن هەیە سەر بە پارێزگا لێرە قەزا و ناحیەکان و شار و شارۆچکان سەر بە محافزەی هەولێر. ئەم سەربازەونە لە ئێستاشدا بە بەردەوامی هەوڵی پاراستنی گیانی پێشمەرگە و خەڵکی نییە و کەمپەکان و دانیشتوانی گوندەکان دەدات لە ڕێگەی وەرگرتنی نمونەی خوێن و ڕەشاندن و قەڵاچۆکردنی مێر و مێش و مەگەز و لە ناوبردنیانەوە. ئەو پیاوە وەک بە ئەزموونترین کارمەندی بەشی نەهێشتنی مەلاریا و قەڵاچۆکردنی مێش و مەگەز و زیندەوەرە زیان بەخشەکان دەناسرێ کە ماوەی 41 ساڵە لە خزمەتکردن بەردەوامە. تەمەنی نیعمەت لە تەمەنی فەرمانگەکەی زۆر زیاترە. وەک باوکێک چۆن دەڕوانێتە خێزانەکەی لە خزمەتکردن و پاراستنیان، نیعمەت بە هەمان تێڕوانین دەڕوانێتە تەندروستی و ژیانی خەڵکی کوردستان بۆ پاراستنیان لە دەرد و پەتای نەخۆشیە گوازراوەکان. میحوەری گوێر لێ سەردانمان کردو مەجموعە چەند پێشمەرگەکمان فێرمان کردن کو دەڕشین و ئەو کولانەش کو ئیستیعمالەکان چونچ کولا لە کاتی ئیستیعمالکردنی کولا نابی کولا ڕۆژ لێ بدا بەسی بەهەڵ بێ خاصن بە شەوان ئەو کولا لەوەی بیان پارێز لە پێشکە و شتیوەر پیان وەندا تووشی نەخۆشی حبەت بەغداد هەیە ئەویش نەخۆشی کوشندەیە جسمیان دەبتە برین. لە هەمان کاتیش لە پاراستن لە وەل هەرچەندە مەلارێشنەیە لەشیان پارێز لە مەلارەوەهان هەموو ڕەبیەکانیشیان دەڕشان دەرمان کەیوەتریمان هەبوو سایل پاودەریشمان هەبوو مزەخاتمان لەوە دەبردن ئەو ڕەبیانی منتقەی لای کەلەچێش هەتا دەکاتە سنووری کەلەچێ هەمومان دەرمان و زەخەمان داینێ و بەخۆشمان سەرپەرشتی شانەکەمان دەکەن بەدایان جار هەر کات داوایان کردبامە ڕۆژی پاشی ئەوە منتقەی مەخموریش فەرماندەی کاک نەجات ریفاتی ئەویش نەفسیش لای بەلای دبسو ئەو جیانە ئەوانەش هەتاکو و نزیک پردێ هەمووان لەوە دەڕشاندن. ئەو نەخۆشیانەی کە زۆرجار مرۆڤایەتی بەرەو لێواری مەرگ بردووە و جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. مەلاریاش یەکێکە لەو نەخۆشیە باو کوشندەیە کە لە ڕابردوو لە ئێستاشدا هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرژیانی خەڵکی. بۆیە نیعمەت ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە بنبەرکردنی ئەو دەردە و ساڕێژکردنی برینی ئەو کەسانەی کە بەدەست ئازاری ئەو نەخۆشیەوە دەناڵێنن. بەیانیان هیچ ڕۆژێک لە ساعت 5:06 کەمتر دەرنازم لەبەرەوەی زۆربەی تقریبا باوار 300 مرکز صحی و 50 مستشفیاتمان هەیە لە قەزا و ناحیەکان و لە ناو هەولێرەوە لەوەی بتوانم ئیشەکە بەکار ڕێک و پێک بیکەم سەردانی بنکە تەندروستیخانەکەم بۆ ئەوەی کە نەزانی بۆ نمونەی وەرگرتنی نمونەی خوێن لەو نەخۆشانەی کە تایان هەیە یان تای سپلیان هەیە یان ئەو دکتۆرێکە لەوێیان ئەو معاوتبەیەکە لەوەیە بزانین داخوا ئیشتیبای چلێکە ئەو سلایدە وەردەگرێت ئەمیش تەماش کەشفی ئەو سلایدە یەکەم بزانین جۆری سلایدەکەی باشە چۆنە و چۆنێ ڕۆژانە چەند سلایدی وەردەگری چونکە ئەمە پێمان فەرمان ئیداریمان هەیە کە لە هەر بنکە تەندروستیەکە دە نەخۆشەبی دەبی سلایدێکی مەلاری وەربگیرێ ئەگەر 100 نەخۆش بی دەبی 10 سلاید وەربگیرێ نزبەی دەبی 100 نەخۆشی 10 سلاید وەربگیرێ
ئەو سلایدانێک کە ئەوانە وەردەگرن ئەدەین تە بەڕێوەتی خۆیان بەڕێوەتی تەندروستی سۆران شەقڵاوە بارزان چۆمان دەوروبەر کار دەور پرسی هەولێرە ئەوانەی بەنسبەت ناو هەولێرش مستەشفیات و نەخۆشخانەکان بن کە تەندروستەکان ئەوانە بەخوای وەردەگرن و دەبەنە تاقیگەی گشتی تەندروستی هەولێر مانگانە ئەو تاقیگای هەڵدەستی بە فعسکردنی بە فعسی ئەو سلایدانە ئەخێنی پشکنی ئەو خینی ئەو سلایدانە بزانین دا خۆمەلاری هەیەیان نییە المهم لە خوای بە زیاد بێ ئێستا تاکو ئێستا مەلاریە لە هەولێر نما لە ساڵ 2008ەوە بەڵام لەگەڵ ئەوەش دەبێ ئەمە بەدواداچوونی بۆ بخەین چونکە مەلاریە لەبەر سنوورەکانمان لەگە دەور و پشتمان واڵایە هاتووسۆ زۆرە لەوە ئەترسن جارشتی سەر هەڵداتەوە بەڕێوەبەرداوامی ئەمە نمونەی خوێن لە هەموو مەرکەزەکان هەموو بنکە تەندروستەکان و نەخۆشخانەکان و لە حتا لە مناطقی حدودیش وەردەگرن سنوورەکانیشمان وەردەگرن کە ممکنەی تەندروستی لێیە ئەو لە تاقیەکی گشتی کە ئەو هەموو سلایدان کۆکراوە لەو بەڕێوەتانێ شەقڵا و سۆران و چۆمان و تەندروست بارزان و دەوروبەر دێتە تاقیەکی گشت لێ فعز دەکرێت کە پشکنی بۆ کرا نزبەی سڵادەی لەو پشکنی سلایدانە وەردەگرین لە نێرینی بەغدا لەو ئەوەی کە بزانین داخوا مەلاریا مایە نەمایە. ئەو پیاوە دوای 41 ساڵ کارکردن و خانەنشینی ماوەی چەند ساڵێکە لە بەرخۆشەویستی بۆ کارەکەی با خۆبەخشی بەردەوامی بە کارەکەی داوە ئەویش لە پێناو پاراستنی ژیان و سەلامەتی خەڵک و بنیادنانی کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت. زەحمەتی کارەکانی ماگەرمایە ئیتر خەڵکەکەش هاوکار نەبی هەنا خۆشە زار هەیە بینێ دەچی ماڵە جێڕشینی خەڵکەکە دەڵێ بڕۆ لەم مەرشێنە قبول ناکە یعنی ئەوە زۆر زۆر کێشەمان دروستەکە دەچی لای مختاری جار هەیە مەتەن لای جهەتی مختاس ئیلا ئەگە ئەوان هاوکاریمان نەکەن نەتوانین بڕشینی جار هەیە ئەو دوو کەڵە مێشە بە بەردان هەجومیان کردینە سەری کابرا دەڵێ ئەو مێشەنجونیم هەیە قبول ناکەم بیڕشینی ئەوانێ ئەو ئاستانگایی کردیتە بەردەممان. زۆر سپاسی ئەو تیمە دەکەن ئەو ڕاتنێمان بەسەر کردەوە بۆ ڕشاندنی دەرمان بۆ هەموو ئەو زیندەوەرە زیان بەخشانەی کە زەرێری هەیە بۆ مرۆڤ بۆ ئەو سنوورە ئەو سنووری تایبەت پێشمەرگەی لێیە بە ئەرشخوان هەستان ئەوڕۆ ئێریان دەستنیشان کرد چەندین جۆرە دەرمانیان ڕشان بۆ چەندین جۆرە زیندەوەری زیان بەخش. گرنگی ئەو ڕشاندنە زۆر باشە لەبەرەوەی ڕێگرێت لەو زیندەوەرانەی کە زەرەریان هەیە لە بۆ پێشمەرگە ژیانی ئەو پێشمەرگانە دەگەڕێنەوە بۆ لە نابردنی ئەو زیندەوەرانە. بەخۆی وەرزگەرماوە ئێمە لە واجبوو ئەرچی خۆمانداین بەڕاستی ئێمە درێخی ناکەین ینی بار وەزعی بێ ئەگەر گەرمایە ئەگەر ئەوەیە هەر خەلەلێک ما بێمە توانین ینی کێشەکانی خۆمان دەبرکەین و مشکلەمانەوێ بە زۆریش پێویستەکەیەوە بە ڕێستان ئەمڕۆکە هاتوون ئێمە زۆر دڵخۆشین بەوەی کە ئەو تیمانە کە سەردانی جەبهەکان دەکەن سەردانی ڕەویەکان دەکەن و پێشبەرەکان بەسەر دەکەنەوە ئێمە زۆر سوپاسان دەکەن و دەستخۆشیتان لێ دەکەین. ئەو تیمۆنە زۆر پێویستە سەردانی ئێمە بکەن چونکە ئێمە دەبینی نەوعەها پێشولکە و بێش لێرە هەیە پێوە دەدا ئەگەر سەردانمان بکەن ئەو فەحسەمان لێ بکەن یان ئەو سەردانەی هەنگوو ئەو بێشکە ئەو پێشە تاسی ناکە لەمە زوو چارەسەری دەکەن پارێ هەندێک پێشکی پێوەدا بوو ئێستا چانە بووینەوە ینی نەخۆشتەی نەخۆشیە پیسە بە چەند دەرزی چارەسەر نابیت زۆر پێویستە ئەنگو زوو سەردانی ئێمە بکەن سوپاسی کاک نیعمەت و ئەوانە لەگەڵ تیمەکەی کە سەردانی ئێمەیان کرد خۆشحاڵین و داواش لێ دەکەن بەردەوام بن چونکە ئەوە لومە زۆر زەرورە احتمالە هەندێک برێنەوە شتێکی کەمە بەس لومە زۆرە. ئەو پیاوە یەکێک لە کارەکانی کە بە خۆبەخشی ئەنجامی داوە لە ماوەی شەڕی پێشمەرگە دژ بە تیرۆریستانی داعش تاوەکو ئێستاش بەردەوام سەردانی سەنگەر و ساترەکانی پێشمەرگە دەکات
بەتایبەت لە وەرزی هاویندا بەهۆی زۆری مێش و مەگەز و زیندەوەری زیان بەخش بۆ لە ناوبردنیان و چاودێریکردنی دۆخی تەندروستی پێشمەرگەکان لەو بوارەدا. مەترسی کارەکەمە زۆر شتێک نبینە حالتیەوە بینیم خینوە دەگرم لە خەبەت ڤایرۆسی ئللا حالتیەوە دەبی کەفەی دەستی نەکەم مثلا ئەو سڵای دەخینە پەنجەت وەردەگەر ئەو خیندەی دەبێت پەنجەم دەکەوی لەو فەڕۆزدا ئەو پیاوە ئایدیزی هەبی توش دەبم خەبەت ڤایرۆسی هەبی توش دەبم یعنی زەرتک ئەو دوو مەترسی هەیە زۆر یعنی لە هەمان کاتی ڕشاندنیش ئەو دەرمانە تۆزە یعنی ئەوە دەکایە مثلا پشتەنجی لە حساسی خراپە بەڵام هەمان کات دەبێ حالتی وە چ عەمەلە چ ئەو فەرمانبەرە دەبی کەماوی بەستی عینەش چاوی بی بەدەست لەبەر بیت بەڵام جار هەیە بینیم ئیهمالیە مەترسەکە ئەوە یعنی حتا خدا عەفویان مهندس زەراعیمان هەبوو کاک نازداد سۆ ڕەحمەتی خوای باوەڕتەوی مراقب بوو لە مەلاری بەوەی ئەمری خوای کە دەرمان توش پشتەنجی ئەو يعني أو ما دش جهراوية أو توزان أو درمان سائلة هم جهراوينا بس لهم خطرتر خينور قلتنا كيا عايزك بعد فايروس دون خوش زور شون دو بيسن كتوش الدكا أقل بيتو كفد للسنان پێشمەرگە ئەو هێزەی کە بوو بە پارێزەر و قەڵغانی پاراستنی کورد و کوردستان ئەو هێزە با درێژایی هەزاران کیلۆمەتر ماوەی چەند ساڵە لە سەنگەرەکان لە ئامادەباشیدان بێ ئەوەی گوێ بە سەرما و گەرما و ئازاری ئەو ئەرکە زەحمەتە بدەن. ئێمە ڕۆژانە تیمی بەڕێوەبەرات پاراستنی تەندروستی هەردەستین بە کارەکانمان لە ساعات 8 بەیانی کە دەردەچین تیمێکمان هەیە لە 4 نەفەر پێکهاتوین بە جێرەی جەدوەل کاک عەلی و کاک نەحمەد دەماندەنێ ئەو تیمە ڕۆژانە دەردەچین بەرەو کەمپەکانی دیبەگە بابرین مەخمور ئەو ڕشانەکان دەکەین لە پاشان دەچین لە بۆ جەدوەلمان هەیە لە بۆ قەزابخانەمان هەیە پیستەخانەمان هەیە ڕۆژان دەیڕشێنین کەندە پیس هەیە کە جێگای زبەردانەکان فرۆدەین دەڕشێنین مستەنقەعمان هەیە گۆماوەکان دەڕشێنین ڕۆژانە بۆ ئیشانە هەڵدەستین. ئێمە تەڵەن وەکو تیمی قەڵاچۆکردنی خوێنەرەکان و مێرە پزیشکیەکان بە هاوکاری لەگەڵ بەشی مەلاریا و نەخۆشی هاوبەشەکان چەند تیمێکمان هەیە کە سەرپەرشتیانەکەین ڕۆژانە هەڵەسین بەڕشاندنی کەمپی ئاوارەکان زائیدەن ناوشاری هەولێر ئەو شوێنانەی کە جێگای مەترسین بۆ سەر تەندروستی هاوڵاتیان وەکو ناشنی تەندروستی و سەربڕخانە و پێستەخانە و زبڵدانەکانی ناوشار و هەروەها هاوکاریکردنمان لەگەڵ نەخۆشخانەکان ڕۆژانە سەرپەرشتیانەکەین کە کاری ڕشاندن و قەڵاچۆکردنێکن لە نەخۆشخانەکان و تیمێک کەشمان هەیە کە ئێواران لە دوای مەغریبەوە هەڵەسین بە دووکەڵکردنی ئێواران بۆ ئەو مێرۆ باڵدارانەی کە لە ناو شاری هەولێر هەن تەبەن ئێستا خەڵکیان زۆر سەغڵەت کردووە و وەختەکەی ئەو هایە پەترێکی نەشات حەشەریە و تەبەن ئێمە تیمێکمان پێکێناوە بەڕاستی و تیمە لە چەند هۆبەیەک پێک هاتوین هەموویان سەربازی ونن یەک لەوانە کاک نیعمەد خوا ڕاوەستاوی کاو تەمەند درێژ بێ چەندین ساڵە لەگەڵ ئێمە هاوکاری کردوین تەمەن لە قەڵاچۆکردنی نەخۆشی مەلاریای کە ڕۆژانێک لە ساڵی هەفتاکان و هەشتاکان گەورەترین نەخۆشی لە کوردستان کە نەخۆشیە بڵێن بڵاوەکان هەبوو مەلاریا بوو ئەو زۆر هیلاک و ماندوو بوو لەو کاتەوە تەبەن ئێمە ئەو هۆکاریانەمان هەر مستەمڕە و ماوە تا ئێستا. هاوکات ئەو پیاوە لەگەڵ تیمەکانی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر لە نێو کەمپەکان چاودێری ژینگەی ئەو کەمپانە دەکەن و خوێنیان لێوەردەگرن و پشکنینیان بۆ ئەنجامەدەن تا ئاگداری ڕەوشی تەندروستیان بن و لە ئەگەری هەر مەترسی و حاڵەتێکی نەخۆشی مەلاریا یان نەخۆشیە گوێزەرەوەکان دەست بکەن بە هەوڵی چارەسەر و ڕێگاگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی و ڤایرۆس چونکە نێو کەمپەکان شوێنێکی زۆر لەبارە بۆ زوو بڵاوبوونەوەی نەخۆشی و گەشەی ڤایرۆس لەبەرەوەی کەمترین ڕەچاوی پاک و خاوێنی و سەلامەتی دەکرێت لەلایەن ئاوارەکان و دەستگا تایبەتمەندەکانیشەوە.
یەکەم کارمە بوو سەرپەرشتیاری تیمی مێشولەی مەلاریا کرد بۆ گرتنی مێشولەی مەلاریا. مێشولەی مەلاریاش پێ مێشولەی مێیی ئەنۆفلیس کە نەخۆشی گوێزەرەوەی نەخۆشیە لە زەلامێکەوە بۆ ئێشی تر. تقریبا 400 نەخۆشی مەلارەمان هەبوو لە حوزی سۆران لە کەڵک لای کەڵک خەبات پێیانێن لە دەشتی هەریر واتاس و ئەو جیانە و قەندیل ئەوانە هەمووی مەلاریامان هەبوو. یعنی نەخۆشی مەلاریا لە منطقانە بڵاو بووە. هەدەستمان کرد بە هەڵمەتی ڕشاندن بە هاوکاری حکوومەتی هەرێم چەند تیمێکمان تەشکیل کرد یان دروست کرد و سەرپەرشتاری ئەو تیمانانە کرد لەگەڵ هاوکارانم لە هەوڵی مەلاریا. دووکەڵی ئێواران کە دەرەچێ لە ناو هەولێرێ لە شەقڵاوە هەیتمان لە سۆران هەیتمان لە دەوروبەر هەیتمان ئەوانە هەڵدەستن هەر کەس بە ئەوەی خۆی مەثەن دەوروبەر هەڵدەستی بە ڕەشانی دووکەڵی ئێواران لە مجەمەعەتی ئەو کۆمەلگایەکانی دەوروپشتی هەولێر و قەزا و ناحیەکانی لە خەواتی هەیتمان هەڵدەستی بە نفس هەمان گوند و گوندەکانی سەر بێ و ئەو ڕەبیانەی کە سەر بە منطقەی وەیە ئی مەخموریش هەڵدەستی بە ڕەشانی ئەو ڕەبیانەی کە سەر بە منطقەی خۆی وەیە. لە ئەو مجەمەعی ئاوارەکانش وەچی جەنابتم باس کرد دیبەگەیە غازرە عەسەن شامە هەر شەمە بەحرکەیە قوشتەپەیە باسرمەیە لە هەر بەڕێواتێکی ئەو جیهازانە ئەچەن ئەو گوندانە ئەو مجەمەعەتانە ئەو کۆمەلگایانە ئەو جیهازە لەلا ئەو کۆمەلگا ئیش دەکات بۆ کوشتنی مێش و مەگەز و کەمکردنەوەی ڕێژەی ئەو مێش و مەگەزە لەناو هەولێرش بە هەمان لەناو کۆڵانەکان دەگەڕێت بە تایبەتی پارکەکان یعنی زۆر زارویکە ئێواران دەچیت دەرشین چونکی بخۆ دەزانجی کەرتوبەتی لێبی مێش و مەگەزی لێ زۆر دەبێت بە تایبەتی ئەو ساڵیش باران زۆر. کاکنیامەت یەکێکە لە فەرمانبەرە هەرە دڵسۆزەکان بۆ کاری خۆی لە بەڕێوەبەراتی کاروباری پاراستە دروستی هەولێر بە درێژایی 30 ساڵ خزمەتی لە ئیشکردنی خۆی و 27 ساڵ لە بەرنامەی کۆنتڕۆلکردنی نەخۆشی مەلاریا ئیشی کردیە. نەک تەنها لە دەوام لە ڕۆژانی پشوش لەوانەیە کاری کردبی کاری پێسپێردابی هەندێک جارەگە کاریشی پێ نەسپێردابی لەبەر دڵسۆزی خۆی سەردانی شوێنێکی کردبی چووە متابعی ئیشەکانی خۆی کردی لەو شوێنانە. بە حقیقت نازانم بەرامبەر بەو مرۆڤە مەزنا چ بڵێم یعنی ئینسانێکی هەتا بڵێ دڵسۆز و پاک و ڕاز بووە لە کارەکانیدا 42 ساڵ خزمەتی بێوچانی کردیە 27 ساڵ بەتەنها لە هۆبەی مەلاریا کاری کردووە. بەڕاستی کاریگەری تەواوی هەبووە لەسەر نەهێشتنی مەلاریا لە سنووری پارێزگای هەولێر وە لە کوردستان بەگشتی. بەڕاستی مرۆڤێکە قەت هەستی بە ماندیبوون نەکردیە. ئێستا پاش ئەوەی کە خزمەتی 30 ساڵەکەی خۆی تەواو کرد بەخۆبەخش لە بەڕێوەبەرایەتەکەمان کار دەکات بە گوڕوتنی زیاتر لە پێشان بەڕاستی بەو تەمەنەی حەز بە ماندیبوون ناکە. بەڕاستی بوویتە هەوێنێک لۆ دڵسۆزی هەموو کارمەندەکانمان چاوی لێ ئەەکەن لە ئەوەی کە بەرەو باشتر بڕۆن. نەخۆشی مەلاریا نەخۆشیێکی کوشندەیە بەس خۆشبەختانە ساڵی 2008ەوە لە هەولێر نەماوە کۆنتڕۆل کراوە. ئێمە وەکو تاقیە تەندروستی گشتی هەولێر تاکە تاقیەیە لە هەولێر کە ئەم پشکنینە ئەنجام دەدەین. خۆشبەختانە ئەوانەی ئەو ئەجانبانی ئەو بیانیانی کە دێنە ناو شاری هەولێر داوای نیشتەجێ دەکەن وەکو بیان هندی فلیپینی نیپالی ئەوانەی ئەو وڵاتانی ئەو نەخۆشیان تێدا بڵاوە ئەلێرە ئەم پشکنانیان بۆ دەکەین. بە خۆشبەختان هەر پشکینێک دەرچوو بێت کە پۆزەتیفا پەیوەندی بە بەڕێز کاک نیعمەت کە وەکو سەربازێک چوون ئەم کامرا ویشا دەکاتن ینی هەر نەخۆشتێکە بێ هەرەوەکە پەیوەندی بە کاک نیعمەتەوە دەکەین کە دێتن خۆشبەختانە زۆر بە خێرایی دێتن هەم ئەو چارەسەری نەخۆشەکە دەکات و هەم دەوروبەرەکەی چارەسەری وقاییان بۆ دەکاتن.
دوای پشکنین و وەرگرتنی نمونەی خوێنی هەموو ئەو کەسانەی سەردانیان کردووە. نعمەت نمونەی خوێنی ئەو کەسانی کە وەری گرتووە دەیبات بۆ تاقیگەی گشتی تەندروستی هەولێر بۆ ئەنجامدانی پشکنینی پێویست و لێکۆڵینەوەی پزیشکی بۆ دڵنیابوون لە نەبوونی نەخۆشی گوێزەرەوە و مەلاریا و هەر ڤایرۆسێکی تر کە مەترسی هەبێت بۆ سەر ژیانی مرۆڤایەتی و خەڵکی ئەو ناوچەیە. ئەو بەردەوام شەڕی ئەو ڤایرۆسانە دەکات کە وەک دوژمنێکی شارەوە و کوشندا بۆ سەر مرۆڤایەتی و ژیانی خەڵک دەبنە هەڕەشە و مەترسی. لە کەمپەکان هەڵدەستین بەرشاندنی ئەو کەمپانەی کە سەر بە پارێزگای هەولێر و شار و شارۆچکانمانەوە مەسەلا کەمپی دیبەگە، کەمپی غازر، عەرفەن شام، هەرشەم، بەحرکە، دارشەکران، کەورگۆرسک، باسرمە، کوشتەپە. ئەو کەمپانە سەر بە پارێزگای هەولێرن هەڵدەستین بەرشاندنیان هەموو مانگی دوو جار دوو هەفتە جارێک سەردانیان دەکەین بە خۆت دەزانێت حالتی کە ئێستا هاوینە ئیسالی ڕشانەوە زۆرە ئەگەر ڕشانی لۆ نەکرێت لەوانەیە تووشی زۆر نەخۆشی دیش بکەن. ئەمە بۆ نسبەت خۆمان تەنها ڕشانیمان لەسەر لۆی مێش و مەگەز و پێشکەوتیان لۆ نەیاڵێ. لەبەرەوەی 27 ساڵ لە بەرنامەی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی مەلاریا کاری کردیە، یعنی لەو کاتەوە کە حالاتی مەلاریا بە سەدان تۆمار دەکرا لە هەموو عێراق زۆر بوو، هەزاران بوو، لە کوردستانیش ژمارەیەکی زۆری هەبوو. ئەمان وەکو خۆی و تیمەکەی خۆی دەورێکی باشیان هەبوو لە کۆنتڕۆڵکردی ئەو نەخۆشیەکە. پێشتر لە ساڵی 90ەکان بە سەدان حالەت تۆمار دەکرا ساڵانە. ئێستا خۆشبەختانە ئەو نەخۆشیە نەماوە لە هەرێمی کوردستان و لە تایبەتی لە هەولێریش تۆمار نەکراوە. ئەمان خۆی و کاک نیعمەت و تیمەکەی بەڕاستی دەورێکی باڵایان هەبووە لۆ بەجێبەجێکردنی بەرنامەی کۆنتڕۆڵکردنی مەلاریا. بەو خزمەتە زۆرەی بەڕاستی بوویتە خەبیرێک لە ئیشی خۆی، بۆیە کە کاتی خانیشین کرا داوامان لێ کرد وەکو خۆبەخشێک بەردەوام بیت لە کارەکانی خۆی تاوەکو ئەو کەسانی کە دێت لە دوای خۆی فێر بکە ئەو خبرەی وەریگرتیا بیداتە ئەوانەی دەوری خۆی لە پاشە خۆی دێن و زۆر بە خۆشحاڵیەوە قبولی کرد وەکو خۆبەخش ئێستا لە لای خۆمان داوام دەکات. وەکو خۆبەخشیش هەر لەسەر چاڵەکی خۆی و لەسەر ئەو کارێک کە خۆی دەیکرد پێشتر ئێستا وەکو جارانە. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 بۆ کاک نیعمەت بەرامبەر بەو ماندیبوونەی بۆ چەند ساڵی کە کردیتی لە کاروبارەکانی خۆی هیوادارین ئێستاش وەکو خۆبەخش بەردەوام بێ لە کارەکانی وەکو خۆی کە پێشتر چۆن خزمەتی شارەکەی کردەوە بەردەوام بێ لەو خزمەت. پیرۆزە کاک نیعمەت.